باخسەکردن لەسەر پەسەندکردنی بودجە و کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئاسا عەبدولەتیف چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز ئاسا عەبدولەتیف سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. چیە هۆکاری ئەو پەرتەوازەی نێوماڵی کووردە لە بەغدا کە ڕەنگە لە بڕگەیەک دوو بڕگەی نێومادەیەکدا یەکدەنگ بوو بن لایەنە کوردیەکان، بەڵام لە زۆرینەدا یەکدەنگ نەبوو؟ بەڵێ، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. لە ڕاستیە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە، کورد لە هەموو پرۆژەیەکە لە ناو پەرلەمانێکی زۆرینە مەزهەبی تونڕەوی وەلایی فاشیستە، هەر دەنگدانێک لەسەر هەر پرۆژە یاسایەک بەرامبەر بە هەرێمی کوردستان بە دۆڕاویەتە دەرەوە، چونکە ئەو زۆرینەیە لە ڕاستیە زۆرینەیەکی مەترسیدارن، هەر پرۆژەیەک بیانەوێ بە دڵی خۆیان بە دڵی ئەجێنداکەیان تێپەڕێن لە پەرلەمانی عێراقیە. بۆیە لە ڕاستیە پێویستە کورد ئەم جارەیان عەقلانیانە مامەڵە لەگەڵ ئەو دۆز و پێشاتە سیاسیانە بکە. ئێستا ماڵی کوردی هێشتا لێک نەترازاوە، یعنی ئەو مەترسیە گەورانە هێشتا دروست نەبووە لەسەر ستاتۆ و قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان. بۆیە باشتر وایە ئێمە ئیش لەسەر تۆخکردنەوەی ئەو درزانە نەکەین کە شیعەکان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە بەغا ماچینەیەکی ئیعلامی سیاسی ئایدۆلۆژی گەورەیان خست بوویە گەڕ بەرامبەر بە هەرێمی کوردستان. ئەوەی ڕوویە لە پەرلەمانی عێراقی لە چەند ڕۆژی پێش و ئەم شەویش بەرامبەر بە مستەحەقات و مادە دەستوری و داراییەکانی هەرێمی کوردستان لە ڕاستیە تەقینەوەی گەورە نییە. ڕاستە لێدانە لە شکۆی هەرێمی کوردستان. ڕۆمانیە کۆنەکان قسەیەکیان هەیە، ئەڵێ لێدانێک بەرامبەر من، زەبرێک بەرامبەر من ئەگەر نەمکوژێت پێویستە لە داهاتووە بەهێزم کە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بەهێزتر وەکو کارکتەرێکی نادەوڵەتی بۆ لەمە دووە لە ناو ئەو ستراکچەرە مەزهەبیە ئایدۆلۆژیە توندەی کە وەلاییەکان حەشدی شەعبی حکومڕانی دەوڵەتی قوڵی تیا بەڕێوە ئەبەن باشتر خۆی ئۆرگەنایز بکاتەوە لە عێراقا. بۆیە ئەوەی ڕووەدا لە ڕاستیە تەقینەوە گەورەکە نییە، بەڵکو ئەتوانم بڵێم دەنگە دەنگ و چرپە چرپی کامپێکی ئایدۆلۆژی فاشیزمێکی توندە لەلایەن وەلاییەکان و حەشدی شەعبیەوە کە سات بە سات ساڵ بە ساڵ بودجەیان بۆ بەرزەکرێتەوە لە پەرلەمانی عێراقیە، ڕێژەی چەکدارکردنیان بۆ بەرزەکرێتەوە لە پەرلەمانی عێراقیە و هیچ مۆنیتەر و چاودێریکی سیاسیش نییە بەسەر حەشدی شەعبیەوە. بۆ نمونە ئێمە لە ساڵی 2020 ئەگەر سەیری هەیئەتی حەشدی شەعبی بکەین لە عێراقا ئەبینی ڕێنجی سەربازەکانیان لە 40,000 بۆ 45,000 سەرباز بووە. ئەی ئێستا لە ساڵی 2023 کە زیاتر لە 116,000 سەربازیان بۆ دامەزرێنراوە، تەبعەن ئەمانە هەموو مستەحەقات و بێگومان بودجە و دارایی زەبەلاحیان بۆ لە بودجەشە بە شێوانجیە. ئێستا 238,000 سەرباز و عەسکەر لە ناو حەشدی شەعبیە، هەموو لەحزەیەک ئەمانە وەلاییەکان سەرپەرشتیانەکەن، چاوەڕوانن، جۆقڵاخن بۆ فتوایەک. بێگومان هەموو مەنزومەیەکی شیعە لە وڵاتە شیعەکانە لە عێراق و لە سووریا و لە یەمەن و لە ئێرانە، ئەمانە بە سیستەمێک ئیشەکەن پێوترێ سیستەمی ئیمامەت و غەیبەت الکوبڕا کە ئەمانە لەسەر وکەلا لەسەر پرۆکسی کارەکەن، خەڵکەکەن بە وەکیلی خۆیان. ئەوەی لە پەرلەمانی عێراقا ڕۆیاوە، ئەو مندوبانەی کە ئێمە بینیمان دژ بە حکومڕانی هەرێمی کوردستان، دژ بە پرەنسیپە دەستوریەکانی هەرێمی کوردستان، دژ بە مادەی 117 دەستور لە هەرێمی کوردستان و 126 دەستوری حکوومەتی عێراقی دەنگیاننا کە دەستەی هەرێمی کوردستان ستاتۆیەک یا باڵێن قەوارەیەکی دەستوریە هیچ کەس ناتوانێت دەست بۆ مافە دەستوریەکانی بەرێ، بەڵام مندوبەکان دەستیان بۆ برد. بەڕاستی ئەمانە دەرچوونە لە یاسا، دەرچوونە لە دەستور. بۆیە کورد ئەبێ بە پێوەری دەستور مامەڵە لەگەڵ عێراقیەکان و مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بە ئینقیلاب چێنراوە، ئەو دۆخە ئەو فەوزا عەسکەری کە ئێستا لە عێراقا هەیە، ئەو دەوڵەتە قوڵی کە هێشتا ڕای نەگەیەنداوە، ئەو کۆدەتا سیاسی کە لە عێراقا هەیە
تا ئێستا ڕانەگەێنراوە ئەبێ بەو شێوەیە مامەڵە نەکا بەڵکو بە ئستحقاقاتی وەکو دۆزی ڕەوای نیشتیمانی و نەتەوەیی مامەڵە لەگەڵ عێراقا بکە. بۆیە هەموو چوونە ناو پرۆسەیەکی دەنگدان لە پەرلەمانی عێراقیە کورد لە داهاتووە بە دۆڕاوێتە دەرەوە. پێویستە کورد لە دەرەوەی پەرلەمان بۆ نمونە حکوومەتی ئێستای بەڕێز محەممەد شیاع سوودانی ئێوە ئەزانن بەرمەبنای ڕێکەوتنی 25 حوزەیرانی 2022 کە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتی لەسەر پێکات ئەو بۆ کاتێک کە شیعەکان کوتلەی سەدرەکان ئینسیحابیان کرد هەریەک لە چوارچێوەی هەماهەنگی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان عەزم و سیادە و تەنانەت بابیلۆن ئەمانە حکوومەتی ئێستای عێراقیان دروست کرد لە چوارچێوەی شەراکەتێکی نیشتیمانی تەوافقێکی سیاسی و ئایدۆلۆژیە عێراق ئەم کابینەیە بەرەمات. بەڵام ئێستا ئەو بەرخوردەی ئێستا لە پەرلەمانی عێراقا ئەیبینین لە ڕاستیە بەرخوردێکی تەواو نادەستوریە، بەرخوردێکە بە تەواویمانە دژی پرەنسیپە دەستوری و ئەخلاقی و سیاسی و کەلتوریەکانی بەڵام چۆن ڕوبەڕووی ئەبینەوە لە داهاتووە ئەبێ درزە ناوخۆیەکان کەم بکەینەوە ئاشتەوایی دروستکەین لە هەرێمی کوردستانە. بەڵێ دەگەڕێمە لای میوانەکەم بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی کە لە سلێمانیەوە لەگەڵماندایە. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف لە پەیامەکەی سەرۆک بارزانی داهاتبوو کەیش باستەوە کات بەم شێوازە مامەڵەکردنە کە ڕێز لە بەڵێن و ڕێکەوتنەکانیان ناگرن ئەم بارودۆخە هاتوۆتە ئاراوە و زۆر قسە و باسی شێ دەوترێت با سەرۆک بارزانی دەست پێشخەرێ بکات نێوماڵی کورد جارێکی تر یەک بخاتەوە کە چەندین جار پێشتریش دەست پێشخەری کردووە ئێستا چی بکرێت باش؟ بەڵێ بێگومان لە جێی خۆیایەتی گرنگترین ڕوبەڕووبوونەوەی فاشیزمی مەسەبی لە عێراقا و ئەو زۆرینە مەترسیدارەی ئێستا لە عێراقا بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست بووە و بە بەردەوامی لە شکۆی حکوومەتی هەرێمی کوردستان و قەواری دەستوری حکوومەتی هەرێمی کوردستانە درێ یەک ڕێگەمان لە بەردەمایە ئەویش ڕێگەی یەکگرتن و ئاشتەوایی نیشتیمانی و دادگەری کۆمەڵایەتی و سیاسی و با بڵێین فەرهەنگیە لە هەرێمی کوردستانە. ئێمە ئەگەر یەک بین لە هەرێمی کوردستانە بە یەک دیسکۆرس و یەک گوتاری سیاسی و یەک مەرجعیەتی سیاسی مامەڵە لەگەڵ کۆی پێشاتە سیاسیەکانی عێراقا بکەین بێگومان هیچ هێزێکی فاشی و تۆتالیتێر لە عێراقا ناتوانێ بەرامبەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بوەستێت. ئێمە ئەزانین بە درێژایی سەدەی ڕابردوو لە پەیماننامەی لۆزانەوە بیگرە بۆ پەیماننامەی سەعەد ئاباد بۆ پەیماننامەی جەزائیر بۆ هەموو ئەو ڕێکەوتنە ژێربەژێرانەی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عارفەکان و قەومیەکان و بەعسیەکان تا سەردەمی شیعەی زاڵ لە عێراقا بەرامبەر بە هەرێمی کوردستانە نوانویانە نەیانتوانیوە بەرامبەر بە هەرێمی کوردستان بوەستن. بۆیە هەرێمی کوردستان ئەبێ بە ئەجێندایەکی نوێ و نیشتیمانیانەوە مامەڵە لەگەڵ هەموو ئەو پێشاتانەدا بکە و ئەبێت بەڕاستی ڕوئیای نیشتیمانی لە دەرەوەی ئایدۆلۆژیای حیزبی لە دەرەوەی سیراع و ململانێ و کێشمەکێشی حیزبی بەربگرین بەو پێشاتانی کە لە عێراقا هەیە چونکە ئەوەی ڕوویە لە پەرلەمانی عێراقا بەداخەوە هەندێک لە مەندوبەکان بەرامبەر بە هەندێک لە مادە و خاڵ و بڕگە دەنگیان لە دژی مافەکانی هەرێمی کوردستانیان لە ڕاستیە بەرمەبنای ئەو درزە گەورە گەورانەیە کە بە درێژایی ئەو 5 ساڵەی ڕابردوو لە هەرێمی کوردستانە هەیە و گوتاری سیاسی هەرێمی کوردستانی تەجزی ئەو بەشبەش کردووە. لە ڕاستیە ئەبێ ئەمە نەهێڵین. ئەگەر ئێمە بمانەوێت لە بەغا بە یەک ڕوئیە بە یەک گوتار بە یەک ئەجەندا مامەڵە بکەین بەڵێ بڕیارێکی سیاسی ئەوێ و ئەبێ لۆبی گەورە لە عێراقا بکەین و ئەبێ بگەڕینەوە بۆ شەراکەتی نیشتیمانی وەتەنی لە عێراقا چونکە ئێستا بەڕاستی بەفیعلی شەراکەتی وەتەنی و تەوافقی نیشتیمانی لە عێراقا لەژێر پرسیاری جەوهەریە هەیە و تەواوی کۆنتراکتە سیاسی و ئابووری و عەسکەری و با بڵێن ئەخلاقیەکان بە دەستوریشەوە کە لە ساڵی 2023ەوە دەنگی لەسەر دراوە و ڕاپرسی بۆ کراوە لەژێر پرسیاری جەوهەریایە و با بڵێن لەژێر چەکمەی عەسکەر و لۆجیکی سەربازی حەشدی شەعبیایە. ئێستا حەشدی شەعبی لە دەرەوەی سوپای عێراقی ئەو هێزە نظامیەیە ئەتوانم بڵێم
تەواوی جومگە سیاسیە یاساییە دەستوریەکانی عێراقی کۆنتترۆل کردووە. ئەو فەزایی کە بینیمان لە پەرلەمانی عێراقا هەندێک پەرلەمانتاری شیعە بەو ئینرژیەوە بە وزەوە کە بەرامبەر هەرێمی کوردستان وەک هەرێمێکی دژ وەک هەرێمێکی دژە عێراقی مامەڵەیان لەگەڵا کرد، بێگومان دۆخی چییە؟ دۆخی ئەو فەزا سیاسی و ئەسکەریەیە کە حەشدی شعبی ئەم 10 ساڵی ڕابردوو لە عێراقا دروستی کردووە. خۆتان ئەزانن حەشدی شعبی پێش ساڵی 2014 پێش دروستبوونی داعش لە عێراقا نەبوو. لە 2014 بەرمەبنای فتوایەکی سەید عەلی سیستانی دروست بوو. دوایی لە ساڵی 2016 بەداخەوە یاسای بۆ دەرەکرێت لە هەمان ئەو پەرلەمانە وەکووتم بە بڕیارێکی زۆرینە یاسای بۆ دەرکرا. یعنی ئێستا حەشدی شعبی بە یاسایی کراوە لە پەرلەمانی عێراقا. تۆ ئیتر ئەتەوێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم لۆجیک و ئەم هەیئەتا بکەی کە ئێستا عێراق بەڕێوە ئەبا. و دواتر سەیرەکەی لە ساڵانی ڕابردووە بێگومان بودجە لە بەردەم حەشدی شعبیە بەو بودجە زەبەلاحە نەبوو. ئێستا ئەبینی بە ملیارات دۆلار لە عێراقا لەو بودجەیە تەرخان کراوە بۆ بەڕێوەبردن و مەنیشتکردنی حەشدی شعبی لە عێراقا. ئەی پێشمەرگەی کوردستان، ئەی سوپای کوردستان، ئەی یاسای با بڵێن 140 مادەی 140، ئەی گەڕانەوەی خاک و ناوچە داگیرکراوەکان لە کەرکووک و شوێنەکانی دیکەی کوردستانە بۆ نمونەوانەی ئێستا داگیر کراوە، چۆن ئەی گەڕێنینەوە؟ ئەمانە هەموو پێویستی بە پلان و بە پرۆژەی ئاشتەوایی نیشتیمانی هەیە لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. هەر شتێک لە دەرەوەی ئاشتەوایی بێت، هەر قسەیەک، هەر ئارگۆمنتێک لە دەرەوەی ئاشتەوایی نیشتیمانی لەناو هەرێمی کوردستانەوە بێت بەرامبەر بە عێراق بە بڕوای من باڵە و هیچ کاریگەریەک دروست ناکە. ئەوەی کاریگەری دروستەکە تەنها کۆدەنگی سیاسی و نیشتیمانی و میلیە بەرامبەر بە ئەو تۆنە فاشیزمەی کە لە عێراقا. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیفێکەوە باسی ئەومان کرد کە ئەو ململانەی لە هەرێمی کوردستان هەیە، ئەو دابەشکاریشی لە بەغدا هەر دروست کردووە، واتە درزەکە لە هەرێمی کوردستانەوە بەرەو بەغدا درێژ بۆتەوە. بەڵام چ پێویست دەکات ناکۆچی هەرێمی کوردستان بگوازینەوە بۆ بەغدا؟ هەندێک لە ینی سیاسی هەر بەگشتی لە ینی حزبێکی سیاسی بۆ مانەوەی خۆی ڕەنگە هەندێک ڕێگە بگرێتە بەر و مافی خۆشێتی، بەڵام هەندێک ڕێگەی ئەخلاقی، بەڵام فرۆشتنی خاک و نیشتیمان و دەستبردن بۆ قوتی خەڵک ئەوە هێنێت بۆی بمێنیتەوە، ینی تۆ ئەمێنیتەوە لەکوێ ئەمێنیتەوە کاتێک خاکت فرۆشت، بۆچی ئەمێنیتەوە کە تۆ قوتی ئەو خەڵکت بڕی؟ ینی پێتان وانە هەندێک شت حزبی سیاسی پێویست نییە بیکات لە پێناو تەنها مانەوەیە. بەدڵنیاییەوە یعنی یەکێک لە قەیرانە سیاسیەکانی ئێمە وەکو گەلی کورد بە بەردەوامی ئەم چەند ساڵی ڕابردوو بەداخەوە ئەوەیە یعنی هەناردەی ئەزمە و قەیران و سیراعەکانی هەرێمی کوردستانمان نارد بۆ پەرلەمانی عێراق بۆ ناو مەندووبەکان و مەندووبی ئێمەیان کڕی لە ڕاستیە من لە وتارێکە ناومنا پەرلەمانی عێراقم ناونا سووق ڕەقیق، واتە بازاڕی کۆیلەکان، ئەوەی کە نرخی مەندوب بەرزەکەنەوە، نرخی مەندوبی ئێمەیان بەرزە کردەوە لە بەغا بۆ ئەوەی دژی پرەنسیپە ئەخلاقیەکانی هەرێمی کوردستان بوەستنەوە. بەڕاستی مناڵ ئەمە بەشێکیشیان لە ڕاستیە زۆر جوامێرانە لە پەرلەمانی عێراقا بەرگری لە مانەوەی هەرێمی کوردستان و لە پرەنسیپ و مەبدەئە با بڵین ئەخلاقیەکانی هەرێمی کوردستانەکەن. چونکە هەرێمی کوردستان وەک لە پەیامەکەی بارزانیشدا بەڕوونی ئاماژەی پێکراوە بەرمەبنای خوێن و ئەنفال و چیمیاباران و دۆزێکی ڕەوا دروست بووە کە 100 ساڵە حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق نەیانتوانیوە مەسەلەن بیسڕنەوە، نە بە ئەنفال، نە بە چیمیاباران، نە بە نکوڵیکردن. لەبەرەوە بەم جۆرە ورتەورت و دەنگەی پەرلەمانی عێراقیش باوەڕ ناکەم بتوانن زیانی کەمەشکێن بەرامبەر بە هەرێمی کوردستان بوەشێنن. بەڵام هێشتا هەر دەنجێکی ناڕەزایی لە ناو کورد خۆیەوە وەکو دەستی تەورەکە وایە هێشتا هەر زۆرە بۆ هەرێمی کوردستان، چونکە ئێمە هەرێمێکین دەورە دراوین بە قەیران، هەرێمێکی هێشتا دەستورمان نییە، وڵاتێکین ڕاستە قەوارەیەکی تا ڕادەیەک فەرمی نیمچە فەرمین لە ناو چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقیە،
بەڵام نەبووین بە هەرێمیشی سربەخۆ بۆیە ئەبێ حساب بۆ هەموو ئەو نەیارانە بکەین کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە دنەی گوتاری سیاسی و ئایدۆلۆژی ئێمە ئەیان بەرامبەر بە هەرێمی کوردستان بۆیە دەبێ ئێمە تیۆری سفرکێشە لە هەرێمی کوردستانە پەیڕۆ بکەین هەر کەسێک هەیە ئەبێ مامەڵەیەشی عەقلانی لە بەرامبەرا بکەین نەوەیەک دروست بوون لە پەرلەمانی عێراقا لە ڕاستیە ئەم نەوەیە نازانێ خوێن و ئارەق و قوربانیدان و خوێن و تراژیدیا و ئەنفال و کیمیابەرانی کورد چییە نازانێ یعنی ئەو مێژووی نەخوێندوتەوە وەکو بۆ نمونە ئەم نەوەیی ئێستا کە بەرامبەر استحقاق و مافە دەستوریەکانی پڕۆژە یاسای بودجە دەنگیان دشی هەرێمی کوردستانیە لەبەرەوە ئێمە ئەبێ بەڕاستی وەکو وتم نەچینە هەموو شەڕێک لە پەرلەمانی عێراقا چونکە ئەوان بیانەوێ بە پێوەری زۆرینە هەموو یاساکان و هەموو پڕۆژە یاساکان لە عێراقا تێئەپەڕێن ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ مەبدە و پرەنسیپی شەراکەت تەوافقی سیاسی و حیزبی لە عێراقا عێراق بریتیە لە شیعە سونە کورد و لە ناو هەرسێ ئەقتابە گەورەکەی عێراقا بۆ نمونە لە ناو شیعە بۆ سیراعاتی فکری و ئایدۆلۆژی گەورە نییە نەخێر بەس ئەوان هەموو ئەم سیراع و ململانەیانەیان کردووە بە قوربانی بۆ دەوڵەتە گەورەکەی عێراق بۆ هێزێک کە مەرجعیەتی فکری و فقهی و ئایدۆلۆژی دینی لە عێراقا ئەبێ ڕێژکە بگرێ حکم بکا لە عێراقا و ئەوەی کە من ناوە مەرجعیەتی نەجەف لە بەرامبەر مەرجعیەتی قوم بۆ لە ناو سونەکانە هەر یەکێک لە کوتلەکانی سیادە و عەزم و ئەمانە بۆ سیراعاتی فکری قوڵی گەورە لە عێراقانیە لە ناو سونەکانی نەخێر بەس هەمویان کردووە بە قوربانی ئەوەی کە گوتاری سونەکان بە یەک ئاراستە لە عێراقا زیندوو بکەنەوە بۆیە لە ناو کوردەکانیشا بێگومان ئەم سیراع و ململانەیە هەیە بەس ئەبێ بە حکمت و دانایی ئێمە تەواوی ئەو سیراعانە کۆتایی پێبهێنین چونکە سیراع و ململانێ و درز و کەلەبەر لە هەرێمی کوردستانە لە بەرشەوەندی گوتاری هەرێمی کوردستان نییە لە بەغا بۆیە ئێمە ئەبێ باوەڕ بەوە بهێنین ئێستا لە عێراقا فەزایەکی ئایدۆلۆژی عەسکەری سیاسی مەزهبی تند هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف پرسیارێکی دیکە بەس بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم لەبەرەوەی خولەکێک بۆ دوو خولەکەم ماوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم زۆر کات باسەوە کرێت ئەگەر کوردم جارە با ناوینە نەیشکست نەیتوانی سەرکەوتوو بێت لە پرۆسی سیاسی عێراقدا نەیتوانی بە سەرکەوتنێک لە گفتوگۆکان بێتە دەرەوە با جارتر گلەی لە حکومەتی عێراق و دەسەڵاتداران و سیاسی عێراق نەکاتەوە بڵێن ئێمە وڵاتەمان دروست کردووە حکومەتەمان پێکێنا ئێستاوە پاداشتەکەی وەرەگرینەوە ئەیە گەر لەگەڵیان نەبین دروستی نەکەین چی بکەین کورد بۆ ئەم قۆناغە لە ڕاستیە بە شێوەیەکی ناچاری مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقاکە دەستورێکەیە بە پێی ئەو دەستورە استحقاقی سیاسیمان هەیە ئەبێت لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقا بمێنینەوە بەڵام مامەڵەکردنی ئێمە وەکو هەرێمی کوردستان و پێکهاتنمان لەگەڵ شیعەکان و سونەکان لە عێراقا بۆ حکوومەتەکەی با بڵێن محەممەد شیع سوودانی لە ڕاستیە ناچاری بوو و جگە لەو خیار و ئەگەرە هیچ ئەگەرێکی تر لە بەردەم هەرێمی کوردستانە نەبوو بێگومان ئەمەش کۆمەڵێک با بڵێن فشار و مۆتیڤی سیاسی و با بڵێن ئەوەی کە ئەو گوتارە نێودەوڵەتیە زاڵەی کە ئەمریکەکان لە عێراقا گرتویانەتە بەر لە ڕاستیە بە نەتیجە دەرکەوت ئەوەش گوتارێکە پڕ ئیشکار و پڕ هەڵەیە بەڵام دوا کۆمنتم ئەگەر لە شوێنەکان نەمتوانی وەکو پێویست ئەم پەیامە بگێنم یعنی مامەڵەکردنی بەپی ئەم بودجەیە هەر پارێزگایەک ئەتوانێت ڕاستەوخۆ ئەگەر ناڕزایەتی هەبوو بەرامبەر بە پشکەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەتوانێت ڕاستەوخۆ مامەڵە بکە لەگەڵ بەغدا بۆ چەند پارێزگامان هەیە لە عێراقا کە ئاوی سوێراوە خۆنەوە کە پڕن لە گەندەڵی و لە نەخۆشی چەند پارێزگامان هەیە لە عێراقا هێشتا وەکو پێویست بودجەی حکوومەتی عێراقیان پێنەگەشتووە چەند پارێزگامان هەیە لە عێراقا دەیان و سەدان بیرەنەوت و
پاڵاوگەی نایاسایی لە بەسڕەوە هەتا زۆرێک لەو بەڵێ بەڕێز پارێزگایانە کە نەوتی لێ دەرەهێنن هێشتا نەتوانراوە وەکو پێویست هەر عەرەبەکان خۆیان خزمەتیان نەکردووە. ئێمە باوەڕ بەو عەرەبانە بکەین کە لە ڕێگەی بودجەوە بێن خزمەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەن هەرگیز. بەڵێ بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی لە ستودیۆکانمان لە سلێمانی و لەگەڵماندا بووی. سوپاس بۆ کاتەی بێمەتاندا، سوپاس بۆ شرۆفەکانتان.